بەڕێزان بۆ یەکەم جار یەکەم بێچووی فنسی پیاسی کە قەبارە گەورەیە بە ناوی کوردستانەوە بە ناوی کوردستان شاری سلێمانی ژمارە یەک ئەکەمە PM فنسەوە بە هیوای بەرهەمێکی بەپی بۆ هەموو لایەک بەم شێوەیە قاچی بێچۆکەم گرتووە ئەم سێ پەنجەیەمە پێشەوە کردنەوە سێ پەنجەیەوە اینجا ڕایە کێشم سووک بەم شێوەیە ڕایە کێشم و کۆی بینن بەم شێوەیە ڕایە کێشم با جۆنتر بێ بەم شێوەیە چوە قاچیەوە ئەوە یەکەم ئەڵقا کە کردووەتە قاچی بە ناوی سلێمانی و زۆر سپاس.